پێشەنگەکە کە لە ژێر ناونیشانی هیچ خەونێک نییە کە نەیەتە دێ لە پێشەنگایەک زۆرتر بووە ئەوە وانیشانەدا چۆن داهینانەوە ئومید بوون بگرێت لە سەختترین هەڵۆ مەرجێشدا شیانی هەیە. پێشەنگەکە کاری هونەری دژیتاڵی هونەرمەندەکەم ئەندامەکانی پێشاندا وەکو تەکنەلۆژی هونەری شەڕدار کە هاوڵاتیان یارمەتی دەدات بۆ سەرکەوتن بەسەر کەم ئەندامەتیان. شانتی نەورز هاودامەزێری ناوەندەکەی لە واشنگتن. هەر لەبەرەوەی ئێمە بە جۆرێک لە جۆرەکان کەم ئەندامیمان هەیە ئەوە ناگەێنێ ئێمە ناتوانین بە شێوەیەکی جوان و قوڵ هەستی خۆمان دەربڕین. ئەو کارە هونەریانی پێشاندراون لە کاری ئەندرو ڕێچ بووە ئەو وەکو ئەندازیاری نەخشە پێشەیەکی سەرکەوتوانەی هەبووە تا ئەو کاتەی نەخۆشی ڕێی دەمارەکانی پشتی ئیتر پێ نەکراوە بەڵام نەخۆشیەکە ڕێگالی نەگرتووە. ئەو لە دروستکردنی فڕۆکەخانە و مۆزەوە ڕۆژ بە دروستکردنی کاپی وێنانەی کەمپیوتەر و لەبەر بارەکەی هەمیشە لە ئازاردایە. ڕێت چاپێکەوتن ناکدا بەڵام لەسەر مەڵپەڕەکەی ئەو لەبارەی گەشتەکەیەوە لە ئازار و ناومێدیەوە بۆ هیواداهینان دەدوێ. خەڵکێکی زۆر هەنسەختی زۆریان هەیە بۆ خۆم یەکێکم لەو بە ملیۆنان خەڵکەی ڕۆژانە سەودای لەگەڵ دەکەم هیوام وایە بڵاوبوونەوەی هونەرەکەم خەڵک زیاتر و زیاتر ڕۆشنبیر بکە سەبارەت بەوەی چۆن هونەر خۆراک بەجان دەدات و بە بیر و بەجەستەش. ڕیش زۆربەی کارەکانی لەسەر کۆمپیوتەرەکەی دروست دەکات لەو کاتەی لەسەر تەختەخەوەکەی ڕاکێشاوە کە بەو جۆرە ئازاری کەمترە. لۆری نێلسن یەکێک لەو کەسانەیە سەردانی پێشەنگەکەی کردووە. پێم وایە زۆر سەرسوڕهێنەرە بۆ کەسێک ئەو شتەی دەکرێ بە بێهێزی دابنرێت هەڵبگەڕێتەوە بۆ شتێکی پۆزتیفانە. هەروەها لێرەدا جۆرە سیستمی گواستنەوەی سەندەلی چەرخدار بۆ ماشین هەیە وەکو خۆدەربڕین و خۆنواندن. تەکنەلۆژیەکە لەلایەن یانگچانگی کوریاییەوەیە. کارکردنی لەگەڵ نەوجوانەکان وای لێ کرد تەکنەلۆژی هونەری سەندەلی چەرخدار دروست بکات. برۆک سادلمان بەڕێوەبەری پێشەنگاکەیە. زۆربەی کات ئازارچەشتن کەم ئەندامی بە هەرچ جۆرێک بێت زۆر جار خۆجیاکردنەوەیەکە. ئەمە چارەسەر نییە هونەر بەم کەسانە ڕێگا دەدات کە خۆیان بن و لەبارەی ئەو ئازار و کەم ئەندامەتیان هەیە لەبیر بکەنەوە. پێشەنگای هیچ خەونێک نییە کە نەیەتە دێ گەواهیدانێکە بۆ توانایی هونەر بۆ هاندانی ئەو کەسانەی درستی دەکەن و هەروەها ئەوانەیش چێژی لێوەردەگرن. ئەوە راپۆرتێک بوو لەلایەن بەشی کوردی ڕادیۆی دەنگی ئەمریکا.